لە یەکێک لە یاریەکانی قۆناغی کۆمەڵەکانی جامی هەرێمی کوردستان و لە کۆمەڵەی پارێزگای هەولێر یانەی پێشمەرگەی هەولێر لە یاریگای خۆی لە پیرمان پێشوازی لە هەولێر کرد. پێشمەرگەی هەولێری خاوەن ماڵ زیاتر پشتی بە تۆپەجێگیریەکان دەبەستە. لێدانە سەرەکانی فرانسیس دادزی نەبوونە مەترسی ڕاستەقینە لەسەر گۆڵی هەولێر. تیپی میوانیش لە دوورەوە هەڕەشەی گۆڵی دەکرد و با لێدانەکانیان هەوڵی پێشکەوتنیان لە یاریەکە دەدا. ئەم لێدانە یوسف وریا مەترسیدارترین دەرفەتی نیوە یەکەم بوو. لا نیوەی دۆم پێشمەرگەی هەولێر بە ئەفشارەوە دەستی باری کردەوە. دوای تێپەڕبوونی تەنها 5 خولێک محەممەد زەوهەر توانی تیپی خاوەن ماڵ لە یاریەکە پێش بخات بە تۆمارکردنی گۆڵی یەکەم. ئەم دەرفەتەش لە پێش دادزی بوو پێشمەرگە لە ئەنجامی یاریەکە دڵنیا بکاتەوە. هەولێر وەڵامی خاوەن ماڵی دەدایەوە لە چەند بۆنەیەک مەترسیان لەسەر گۆڵەکەیان دروست کرد، بەڵام نەیانتوانی بە گۆڵ بگەن و یاری بە گۆڵێکی بێوەڵام بە سوودی پێشمەرگەی هەولێر کۆتایی هات. الحمدلله لە قۆناغی یەکەمی جامی کوردستان بۆمە فۆزە گرنگ بوو چونکە 10 ڕۆژە دەوری ڕاوەستە 10 ڕۆژ 15 ڕۆژەی ڕاوەستە بۆمە زەحمەت تا گەڕای ناکەشەوەی یاری گەمی یەکەم پێماوە دیار بەڵام گەمی دوم توانیمان بگەڕێ ناکەشەوەی یاری الحمدلله. ئەم فۆزەش ئەهمیەتی خۆی هەبوو کە بگەڕێنەوە بەرەو سەرکەوتنەکان لە بۆ دەوری ئینشاءالله بتوانین یاریەکانی دابەش 3 خاڵ بەدەست بێنین لە خولی کوردستان ئینشاءالله. پیرۆزە لە یانەی پێشمەرگە ئاسێکی باشیان پێش کرد، ئەمە شەرەوە ئاسێکی باشمان پێش کرد، بەس لە گۆڵکردن مۆفەق نابین. ئینشاءالله لە خول دەتوانین تاویز بکەینەوە بۆ خۆیەوە هەیە کاک حوسێن لە جام یەک گەمەیە ئەگەر بتانین لە خۆ تاویز بکەی ببێەوە دەتوانیت بێرەوە پێش بچی بەس بکەین تازە قسمەتی خۆیە الحەمدولله. ئینشاءالله لە خول تاویز دەکەینەوە. دەستخۆشی لە برایان دەکەم، ئاسێکی باشیان پێشکەش کرد، دەستخۆشی لە دەستەی ڕانەران دەکەم، ئینشاءالله باشتر دەبین. بەم شێوەیانی هەولێر لە قۆناغی یەکەمی جامەکە ماڵ ئاوایی کرد و پێشمەرگەی هەولێریش گەیشتە قۆناغی دووەم و لە تیر و فشک دەکەوێتە بەرامبەر کامەیانە. حوسێن محەممەد، کەناڵی پێام، پیرمام.